ژنە چالاکوانێک لە میدیای دەسەڵاتەوە داوا دەکات لە جێی شەڕی حود منداڵان فێری مێژووی پێشمەرگە بکرێن. ئەبوبەکر ئەڵدەنیش دەڵێت دزینی سەدی بێخمە بکەنەوانەی منداڵان. دوایەوەی لە ماوەی ڕابردوو یەختێکی پەنابەرانی کورد لە کەناراوەکانی ئیتالیا تێکشکا بەهۆیەوە نزیکەی 40 لە وڵاتی یاریمی کوردستان گیانیان لەدەستدا. دەسەڵاتداران دەیانەوێت کۆچی گەنجان ببەستنەوە بە نەمانی ئینتیمای نیشتیمانی و کەمتەر خەمی وڵاتیان. بۆ ئەمەش دەڵێن پێویستە لە قۆناغەکانی خوێندن برەو بە پەروەردەی نیشتیمانی بدرێت. لە نوێترین لێدوانێک لە یەکێک لە میدیاکانی دەسەڵات ژنە چالاکوانێک داوای کرد پێویستە لە جیاتی خوێندنی مێژووی حەرەب و شەڕی حود پێویستە مێژووی شەڕی پێشمەرگە بخوێندرێت بەهۆی منداڵان فێری ئینتیمای نیشتیمانی ببن. ئەم قسانەش کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە. ئەبوبەکر ئەڵدەنی پەرلەمانتاری پێشووی کوردستان لەم بارەیەوە نووسیوێتی لە جیاتی ئوحود دزینی سەدی بێخمە بەوانە بە منداڵەکانمان بڵێنەوە. شەڕەکانی کەپکی شیلانە و کەپکی حەمەداغا و کەڵەکێن بخەنە ناو پرۆگرامی نوێوە. دەشڵێت ئەگەر پشوێکی ڕۆحی مابێت لە ژانی خەڵکدا لە سای ئاینە چێژبەخشەکەی ئیسلام و نەریتە جوانەکەی کوردەواریەوەیە کە کورد و کوردستان و ئیسلام ئاوێتە بوون لە قەڵایەکی پتەودا قۆچیەوە کەرسەکێکی پێوت ناکرێت. لەلایەکی تر مامۆستا نادرکانی کوردەیی زانایانی نووسیوێتی بۆ ئەوەی ئەو دادێش دڵی نەڕەنجێ دەکرێت لە پرۆگرامی خوێندن شەڕی کەپکی حەمەداغا و کڵاو قاسم بخرێتە ناو پرۆسەی خوێندن. چاودێرانیش پێیان وایە بۆ دروستکردنی ئینتیما حکومڕانێکی دوور لە گەندەڵی کە خەڵک لە دەستی ڕانەکات بۆ ئەوروپا و لە ئیجە و دەریاکانی تر ببێتە خواردنی قرشەکان.